وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ کۆماری میلی چین ڕێکەوتنامەیەکیان ئیمزا کرد بۆ ڕەوانەکردنی ژمارەیەک لە خوێندکارانی هەرێمی کوردستان بۆ ئەو وڵاتە بەمبەستی خوێندن لە بواری گەیاندن و تەکنۆلۆژیا و زانیاری. دوابەدوای ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند لە ڕێگەی ئەم ڕێکەوتنەوە دە خوێندکاری زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ڕاهێنان لە بواری گەیاندن و تەکنۆلۆژیا دەچنە ئەو وڵاتە و لە نزیکەوە دەتوانن ئاگداری ئاستی پێشکەوتنی تەکنۆلۆژیا تازەکانی کۆماری میلی چین بن. ئێمە ئەمانەوێت لە ڕێی ئەمانەوە تەڵەبەکانمان بتوانن لەوێ هەم ئەو تەکنۆلۆژیایە ئاگادار بن کە ئێستا لە دنیادا هەیە بە ڕێشێوەیەکی ڕاستەخۆ هەم جۆرێک لە ڕاهێنان و ترینینگ بکەن لەسەر ئەوەی کە ئێستا هەیە کەواتە ئێمە لە ڕووی عەمەلیەوە خوێندکاران و قوتابیانمان جۆرێک لە تەطبیقێکی عملی ئەو زانستانەکەن کە ئێستا لێرە ئەیخوێنن ئەمە وا ئەکا لە ئایندەیە تەڵەبەکانمان زیاتر بتوانن پەرە بە تواناکانی خۆیان بدەن. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا کۆنسۆڵی گشتی کۆماری میلی چین ڕایگەیاند ئەو ڕێکەوتنە لەگەڵ وزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئیمزامان کردووە گرنگی خۆی هەیە بە تایبەتی لە بواری تەکنۆلۆژیا و پەیوەندی ئەوەشی خستە ڕوو لە ئایندەدا ئاستی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە فراوانتر دەبێت. ڕێکەوتنەکەمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان ئیمزا کردووە گرنگی خۆی هەیە چونکە ئامانجمان لە ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنامەیە بۆ خوێندن و فێرکردنە لە بواری تەکنەلۆژیای پەیوەندی. هیواداریشم لە داهاتوودا ئەم هەمانجی و هاوکاریە بەردەوام بێ بۆ ئاستی فراوانتری پیشەوی و زانستی. ساڵی ڕابردوو هەر لەو چوارچێوەدا بۆ زیاتر پتەوکردنی پەیوەندیە کولتوری و زانستیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری میلی چین یەکەمین گروپی خوێندکارانی زانکۆکانی هەرێمی کوردستان سەردانی کۆماری میلی چینیان کرد و دامەزراوە زانستی و کەلوپولی و کولتوریەکانی ئەو وڵاتەیان بەسەر کردەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.